لەم بەشەی بەرنامەمانە باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین. پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت وەک پەیامهێنی مسلمانان لەلایەن خودای تاقانەوە لە پاڵی شاوەکو پەروەردەکارێک باس لە ڕۆڵ و کاریگەری پەیامبەری ئیسلام دەکرد. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ دیار شێخ محەممەد، مامۆستای زانکۆ و وەروەها بانخوازیش. مامۆستا شێخ دیار زۆر بەخێر. هەر لەوە دەست پێ بکەم، پەیامبەری ئیسلام لە ڕێی وحیەوە پەیامەکانی بۆ هات و ئەیدا بە مسلمانان و شوێنکەوتوانی تەواو یاخود بە کار و کردەوەی ڕۆژانەی بە قسە و گفتاریشی بەدەر لە پەیامی ئاینیەکانی خەریکی پەیامی پەروەردەکردنیش بوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله على رسول الله وعلى آله وأصحابه وموالاه. پیغمبر خدا صلى الله عليه وسلم گۆڕانکاری کە کرد لەناو بەشەریەت و ئینسانیەتە کاتی خۆی بەو صفاتانەی کە هەڵگری بوو خۆی بەرجەستەی ئەکرد صلى الله عليه وسلم لە هەموو سیرە و سوورەت و سنەتی پێغەمبەرا بیخوێنەرەوە یەک جار پێغەمبەر دانەنیشتووە بۆ منازەڕە لەگەڵ موشریکەکانە، بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە یەک نەفەرەوە دەستی پێ کرد کە خۆی بوو ئیسە ملیارێک و 600 ملیۆنە هەمووی بە ئەخلاقیاتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام، چونکە یەکێ لە پەیامەکانی قورئان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لیوزەکیهم یعنی پەروەردەیان کات، تەزکیە، پاڵاوتەکردن، پاکردنەوە، تەزکیە و تەخلیە و ئینجا تەحلیە زانایانەڵێن. تەخلیە واتە خاڵیکردنەوە لە شتی ناخۆش و شتی ناشرین، اینجا تەحلیەکردن، جوانکردن و جوانکاریکردن بە شتی بە صیفاتە جوانەکان. بۆیە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم لە هەموو کات و ساتێکە موقفەکانی قۆستۆتەوە بۆ تەربیە و پەروەردە صلی الله عليه وسلم، چونکە خۆی مڕەبیە، خۆی فەرموویەتی من معلمم، من مامۆستام. تەماشاکە کاتێکە غولامێکی لەگەڵا بێ، غولام لە زمانی عەرەبیە لە بینی 11 بۆ 30 ساڵە، لەسەر دابەکەی ئەبێ غولامەکەیش لەگەڵ یا بێ خادمێ بێ. کابڵای کوڕی عەباسە درێژترین سەحابەیە لە تەمەنا 103 ساڵ ژیاوە، پێغەمبەری خوا دوعای بۆ کردووە و یەک گەورەترین یەک تاکە سەحابەیە کە نەوەی زۆر بووە، چونکە هەر پێغەمبەری خوا دوعای بۆ کردووە عەلەیهی سەڵاتو وەسەلام. لەویا ئەیقۆزێتەوە کاتی مناسب بە وەسیەتی مناسب بۆ کەسی مناسب. یا غولام احفظ الله يحفظك، هەر لە 11 ساڵیەوە چی تەرسیخەکە لە ناو جەستەیە، لە ناو دڵیا عەقیدە مەبادئ بڕواکان. احفظ الله يحفظك، ئەمە پەروەردەیە لە مناڵیەوە. بۆیە محەممەد قوتب بە ڕەحمەت بێ فەرمێ تەربیەکردن مەرحەلەیەکی نییە، بەڵکو لە هەموو قۆناغەکانە تەربیە ئەبێ موجود بێ، ئەبێ تەربیە هەموو کات و ساتێ تازەی کەیتەوە، نوێی کەیتەوە لەگەڵ یابیت. ئەوە نییە قۆناغێک و بەجێی بەڵی تۆی تر دەسی لێ زوو چیان و تۆتیانە التەربیە والتعلیم. لە قیامەتە خوا محاسبەی تعلیممان ناکە، محاسبەی جەناب ناکە بۆ براکەت، بۆ کوڕەکەت، بۆ مناڵەکەت کە دکتۆر نییە، بەڵام محاسبەیەکە کە مڕەبی یعنی تەربیەتی نەبێ یاخود بە ئەخلاق نەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نانەخوات، مناڵێکی ژێتە پێشەوە، سەیرەکە مناڵەکە خواردنەکە ئەخوات لە هەموو شوێنی قاپەکە. پێغەمبەری خوا ئەیقۆزێتەوە یا غولام سەمی الله وەکل بیەمینیک وەکل مما یەلیک. غولامەکە ئەڵێ هەر تا مام ئەو وەسیەتەی پێغەمبەرم بیر نەکرد عەلەیهی سەڵاتو وەسەلام، من ناوی خوا بێنە لە بەردەمیشتەوە بیخۆ، وەکل مما یەلیک بە دەستی ڕاستی ژێ بیخۆ. ئەمە پەروەردەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام، چونکە مڕەبیە عەلەیهی سەڵاتو وەسەلام. پێغەمبەری خوا کاتێک کە مناڵەکانە بینی یەکێ لەوانە جابری کوڕی سەموڕەیە کە ئیبینێت مناڵێکی بچکۆلەیە دەستی گێنێ بەسەریا، جابر ئەڵێ هەر تا مردن ئەو بۆ نەم لە لوتە مایەوە کە ئەنەما پێغەمبەری خوا دەستی دەرکرد بوو لە من جەونەتی عەتار. بامۆستا ماژەش بە شتێکی زۆر جوان کرد. پەیامبەری ئیسلام ئەو دەرفەتە لە دەست نایە، مناڵێک لە بەردەمیان نانەخوا ڕێک نایخوا، بیر لەوە کاتەوە لێسەوە پەیامەکەی بگێنێ بۆ هەمومان. یعنی ئەم گرنگیدانە بە پەروەردە وەکو بەشێکی گرنگ لە ژیانی مرۆڤایەتی و بەتایبەت بۆ ئێمەی موسڵمانانیش. ئێمەی موسڵمان ئەبێت چۆن جێبەجێکاری ئەو جۆرە لە ڕێبازەی پەیامبەری ئیسلام بین، یعنی هەست ناکەی ئەومان ئێمال کردووە یان خۆشمان یان نازانم چۆن بڵێم گرنگیمان نەداوە بۆ جانبانەی پەیامبەری ئیسلام. مامۆستا گیان مەسئلەکە
لە شوێنێکی گرنگایە ئەوژەوەی دینمان مەبدە وەرنەگرتووە لە هەموو لەگەڵ هەموو پیتەکانی پێغەمبەرانی عەلەیهی سڵاتو وەسەلام وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام ڕێچکەکانی بۆ دیاری کردوین و ڕێگاکانی بۆ بەیان کردوین ئێمە ناچین ئەو ڕێگایە بگرینە بەر وەکو قەناعەت دینمان وەرنەگرتووە بۆیە هەموو غەممان دین نییە خەوی پێوە نابینین کە چۆن مناڵەکەم وەکو سەحابەیە دەرچێت کە چۆن خۆم وەکو سەحابەیە دەرچم ئەبێ خەوی پێوە بینی ئەبێ شەو ڕۆژ لەگەڵ یابیت ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەبێ پلانت هەبێ ئەبێ خەتت هەبێ ئەبێ لە هەموو سەفەرێکتا لە هەموو ئیقامەیەکتا لە هەموو ڕۆژنێکتا چونە دەرەوەیەکت تۆ مێشکی لای ئەوە بێت چۆن ئەم پەروەردەیە لە دەستنەی چونکە پێغەمبەری خوای کە لە دوعاکانی ئەیوت ئەی فەرموو خوایە نەمسپێری بە نەفسی خۆ بۆ لەبەرەوەی پەروەردە لە دەسەیات صلی الله عليه وسلم پەروەردە ئەساسیاتی پەروەردە بەدەست خوای پەروەردگارە اینجا تۆ کە ئەو دین و شەرعی کە بۆ دیت يعني تۆ تەوەقوعەکەی خوا بە بەلاش ئەم پێغەمبەرانەی ناردبێ يعني ئەم پێغەمبەرەی ناردبێ ئەم هەموو هەلاکەتیە ئەم هەموو ناڕەحەتیە ئەم هەموو ناخۆشیە پێغەمبەری خوا ئەم پێغەمبەرانە کە نێراون بۆ چییە بۆ ئەوەیە کە خەڵکەکە ڕاکێشنەوە ئەو خەڵکە بێنەوە لە شەقەی باڵ بەرەو ئاسمان و مەلائیکەکان بەرەو عالەمی مەلەکوتی ئەو خەڵکە لە شەهوات و شوبهاتی دنیا واز بێنن ئێمە هێشتا دڵمان لای شەهواتە ئێمە هێشتا دڵمان لای هەوەس و ئارەزوەکانە دین برا هەر یەک لە ئێمە سەفەرەکەین یەکەم شتمان بەرماڵەکە نیە لامانە داینین لە ڕێگە ئەگەربانیان لە ڕێگە بۆستم قەیچێکە جەمع و قەسرە بابە دنیاوان نییە خۆ دینی جوان نییە خۆ کافرش نابیت و ئەیەنم بۆ لای عەسر ئەمانە تەئسیل لە پەروەردەکەت دەکا تەئسیل لە شەخسیەت دەکا بۆیە یەکەم شتە مۆبایلەکەتە دایانی لە پەناتە یەکەم شت جاری وایە خۆیەکە بە قوربانی مۆبایل خۆ ئێوێ بە قوربانی مۆبایل لە ڕێگە سێ چوار تەقل لێیە شەحنەکە بیر نەچێ بەڵام بۆیە ئێمە هێشتا دینمان بە قەناعات وەرنەگرتووە نەبووە یەکلا نەبووەتەوە لە لامان بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام قەناعەتی هەبوو بەوەی کە نێراوە لە پێناویە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام هەمیشە لە پێناویە ژیاوە بۆی ژیاوە شەو نەخەوتووە پیاوێکی وەکو نوح 950 ساڵ داوای کردووە داواکەی ژی لە کوێ دەست پێ کردووە دعوت قومی لەیلە وەنەهارا لە شەو دەستی پێ کردووە کە شەو هەمووی خەوتووە و ابن القیم رحمة الله فەرمێت داواکەی لە شەکاتێکا دەستی پێ کردووە هەمووی منقطعین لەخوا بەس ئەو منقطع بوو بۆ خوا آخر منقطع جایە لەخوا منقطع بۆ خوا جایە ئەم خۆی یەکلا کردووە بۆ خۆی پەروەردگار لە شەوە دەستی پێ کرد دعوت قومی لەیلە وەنەهارا شەو ڕۆژ من دەسم من داواکەم بۆ تۆ یا رب بۆیە قەناعات أبي دروز به جناب أجر قناعات يصير جناب اليرة خويت على موفقتنا كبير شكارن قاستك بيويست بإبداعات بيويست بو رجانا لسر أم كاري خود بخيني تو بيش شعر عالمي كان بزاني تشي وتشيني إما أبي تشاو لي يكتريب كين بو أوي بيبكين شتي باش أينين شتي خراب خينا بش جمان بو أبي غمري إسلام صلى الله عليه وسلم همو خطوات جوانا كان يبو فرودة دانا تصور كبيغمري خو عليه الصلاة والسلام لمزقوتها أعرابية جت جورو يكون ميزة كارنا مزقوتك يعني هرشي صحابة تورى ابن سورة ابن وبيغمبري خو كم قصيتشية دعوه لا تزرموه إزرام لزمان عربية قطعة يعني لا تقطعوا عنه بولة في نبر بعد حالها ميفكات يسأل علمي حديثة دركوتوها ميز برين بيك يكتوشين خوش النفسية كانت بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام پەروەردەیە کرد دڵشکاندن گەورەترە لە میسکردنە لە مزگەوتە مزگەوت مقدسە بەڵام مزگەوت ئەبێتەوە پاکە بێتەوە بەدەستی ئێمە ئینسان مقدسە بینای خوایە مزگەوت بینای دەستی ئێمەیە مقدسە ڕاستە بەڵام بەقەدەر من و تۆ مقدس نییە لای پەروەردگار جەل جەلالوه بۆیە دڵەکان مهمن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام فەرمێ ئیماطة الأذى عن الطريق صدقة يا باشا إماطة الأذى يعني شي يعني هەڵگرتنی شتێکی كزيادة بال الرجاء صدقية أي إماطة الأذى عن القلوب شون بو بيغمبري خوا بيجو أو تطبيق كدوا إماطة الأذى عن القلوب كدلا كان نشكينه جا من فايتشيتو خزانه هي هم رجع شرطان فايتشيتو من هذا هي هم رجلي فايتشيتو دراسة هي قصيرة لقليك كاناكي فايتشي أجي تمزقوت والصافات صفا استقيموا واعتدلوا أو مصفى هي تو كسيكينا ناسي كواتا تێنە گەیشتوین پێغەمبەری خوا پەروەردەی ئاوا کردو عەلەیهی سڵاتو وەسەلام زۆر باش مامۆستا بۆ قوڵەوەی زیاتر لە بابەتی پەروەردەیەکە مامۆستا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئایا لە پەروەردەکاریە لەو پرۆسە گەورەیە کە بەڕاستی بنیاندانی مرۆڤێکە توند و تیژی تووڕەیی شکاندنەوە ئەوەی کە ئێستا بەناوی زۆر جار ئەوەی کە من گەورەترم لە تۆ زۆر جار بەناوی ئەوەی کە من خاوەندە سەڵاتم یا من زاناترم ئەوەی کە من کەسێک تۆڕە بم یا بیشکێنمەوە بەناوی ئەوەی کە عەلە ئەساس پەروەردەیەکەم چونکە ئەو هەستی پێ ناکە من پێویستە ئێستا فێری بکەم ئەمە لە ژیان و بەرنامەی ئەو زاتە گەورەیە هەبووە
خۆی تۆڕە ئێمە بۆ تۆڕابین لە پەروەردەیە حەزەکەین بەرهەمەکە یەکسەر ببینی ناینە دەستخوا ئەبێ پەروەردە بێتە بەرهەمی بێتە دەستخوا لەو دەقا نایبینی یعنی تۆ بدەوێ مناڵەکە لەگەڵ خۆت وەرە کورا لەگەڵمان بۆ مزگەوت وا هات دڵی لە ماڵۆیە دڵی لای ئەتاریەکەیە دڵی لای یاریەکەیە وەرە تۆ دانیشە لەگەڵ یا بڵێ سەیری ئیسا مامۆستایەکمان هەبوو کاتی خۆی لە بەغا ئەیوو مسلسلەیەکە بوو کاتی خۆی میسری بوو ئەیوو قەدوە ئیسا خزم و کەسوکاتان هەر هەمووی سەیری ئەم مسلسلەیەکە قەد نەڵێن مەمنوعە بڕۆ دانیشە لەگەڵا بڵێ ئەها ئەو سیفەتە سیفەتی ئێمە نییە ئەها ئەو شتە خراپەیان کرد لەگەڵ ئێمە ناگونجێ ئەوە باشترەوەی لێ تۆ مەنعیکەی دڵی هەر تک بۆی لێ هەیە جاتۆ کە دڵی هەر بۆی لێیە هیچی نەکردووە بۆیە تووڕەبوون لە مەزهەبی پێغەمبەرانە بۆ عەلەیهی سڵاتو وەسەلام ئیلا لە کاتێکانە بێ کە ئینتیهاکی حرومات کرابێ دوو شت هەیە شیعاری پەروەردەیە یەکەم لە ناخایە دووهەم لە ڕوخسارایە ئەوەی لە ڕوخسارایە خەندەیە پێغەمبەر عەلەیهی سڵاتو وەسەلام ئەیفەرمووە تەبەسسوموکە بیوەجهی ئەخیکە سەدەقە ئەگەر تۆ پێ بکەنی خەندەت هەبێ لەگەڵ براکەتە بەڕوویا پێ بکەنی چییە؟ حەسەنەیە حەسەدەقەیە عەبدوڵای کوڕی حارثە فەرمێ ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله عەبدوڵای کوڕی حارثە فەرموو کەسم نەبینی وەکو پێغەمبەر مبتسم بێ صلى الله عليه وسلم يعني خۆی قسەکەی کرد و خۆشی هەموو جێبەجێ کرد عەلەیهی سڵاتو وەسەلام عائیشە فەرمێ هەر ڕۆژێ هاتە ژوورەوە پێکەنینەوە هاتە ژوورەوە بیشوایەتە دەرەوە هەر بە پێکەنینەوە ئیلا لە کاتێکانە بێ کە بانگەیە كأنه لا يعرفنا ولا نعرفه لە کاتی بانگە نە ئەمان ناسێ و نە ئەیناسین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام دووهەم شت لەوەی ناخە تووڕەبوونە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام لە کاتی پەروەردەیە بە سەحابەی وتووە ئەوصینی سەحابەکە وتێتی ئەوصینی وەسیەتم کە نەسیحەتم کە فەرمێتی لا تغضب لبخاري سجل لا تغضب لا تغضب لا تغضب فكررها مرارا صلى الله عليه وسلم بو لبروي خوتوشي كارساتي ما كدوهيت داوي سماح لمقابل كيت شيري بيجوي داوي سماح كخو شيري خو مردي ميدان با بياوي ميدان با شيري ميدان با كداوي خو نخيته او موقفه كتخو عليهم ببوره خو داوي لي بودنكم هل توربون بو بيغمبر نهي كدو ولا توربون لبروي مآلاتي وخيمي هي عاقبەی خراپی هەیە تووڕەبوون جاری وایە لە تۆڕەبوونا ژنی تەلاقەیە لە تۆڕەبوونا کفرەکە لە تۆڕەبوونا لە مناڵ دراوە من ئەزانم لە مناڵ دراوە کەڕ بووە شەپاسڵی لیاوە گوێی کەڕ بووە ئەمە تۆڕەبوونە بۆیە تۆڕەبوون لا يأتي بخير قد غضب لا يأتي بخير بۆیە والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين كظمي غيظ وەیە کە قینی خۆت بخۆیتەوە دقەیەکە و دقە دیان بە خۆتا بگرە تۆ مردی مەیدانی بەڵام مامۆستا ڕێک ئێستا گرفتەکەوەیە ڕێک ئەوەیە کە ئێمە نایکەین یعنی هەر ڕێک ئەو ئامۆژگاری پێیانبەری ئیسلام ئەو پەیامە یاهی کەمان ڕێک ئەوەیە کە ئێمە میلەتی کورد نایکەین ئەوەیە کە ڕقەکەمان ناخۆینەوە من نمونەم لایە بە چاوی حی بە چاوی سەربینیومە ڕەنگە ڕۆژگارێکی خۆشم تووشی و حاڵەتە بووم هەر بە ئۆتۆمۆبیل چوون بۆ مزگەوت بۆ نوێژی جمعە لەسەر شوێنی وەسانی ئۆتۆمۆبیلەکە ئەبێتە دەنگە دەنگمان باشە ئەم خەلەلە چییە یعنی ئەمە بۆ ئەوە نەبێ ئاگان یعنی من دیسان هەر لێرە سەر دەرناکەم ئێمە بۆ مزگەوت بچین بۆ نوێژکردن بچین کەچی دیسان تووڕە بین ئەی بۆ پەیامبەرمان ئێمال کردو بۆ نایبینین بۆ لی تێناگەین خەلەلەکە لە خۆمانەوەیە لە بانخوازەکانمانەوەیە خۆمان پەروەردەکەیە سیستەمەکەیە ڕەنگە دەیان حەدیزە بێ ڕۆژانە گوێمان لێبێ بەڵام دەیان فەرمایشتی جوان کە گرنگە بۆ پەروەردە و کە ئەساسیاتی ژانی ئەمەیە گوێمان لێی نەبێ مامۆستا خەلەلەکە یەکەم شت ئەگەڕێتەوە سەر تاکەکە خۆی ئەبێ ئەم شتەی لا دروست بێت هەر یەک لە ئێمە اعترافەوە بکەین کە ئێمە نەخۆشین پێویستمان طبیبی نەفسیە پێویستمان پزیشکی نەفسیە دەرونیە ئێمە کاکە پێویستمان بەوەیە خۆمان تیمار و عیلاجکەین ئێمە یەک دڵمان پڕەتی لە یعنی ئەنواع و ئەشکال نەخۆشی و خەستەخانەیەکە بۆ خۆی یعنی ئەمە مهم یعنی کاتی وایە هەڵین سەرمانژانەکە پاراستامۆڵێ هەڵەیەم بەڵام پێم عیبە بڵێم من کاکە دەروونن نەخۆشم کاکە من بۆ لە ماڵ و نیسکێنەمانەی من تووڕە بم لە ماڵ و شەکری دیژلەمەنەماوە تووڕە بم یعنی ژن لەم سلێمانیا ژن تەلاقی راوە لەسەر شەکری دیژلەمە ژن تەلاقی راوە لەسەر ریمۆت کۆنتڕۆڵ ئەو ریمۆندەم بەرێ ناپڕۆهاسە خۆ من کارەکەری تۆ نیم تەلاقیەوە ئەمانە هەمووی ئەوەمان پێڵێکە تاکەکە خودی خۆی تا نەگاتە قەناعاتێک کە خۆی نەخۆشە خۆی پەروەردەکات مناڵەکەی ژوو گەڕەکەکەی ژوو ومەتەکەیش ناتوانێت بانخوازی داما و ئیمام و خەتیبی داما و هەموو هەفتەیەک نیو سەعاتیان ناوە بە ئیمام و خەتیب لە وتاری جومعە بەچی بتوانێت گۆڕانکاری دروستکە 4 نیو سەعاتی هەیە بۆ تەلەفۆن 4 نیو سەعاتی هەیە بۆ چات 4 نیو سەعاتی هەیە بۆ تەلەڤیزیۆن 4 نیو سەعاتی هەیە بۆ دەمەتەقێ 4 نیو سەعاتی هەیە بۆ گازینۆ 4 نیو سەعاتی نیو سەعاتیان ناوە لە هەفتەیەکە بە ئیمام و خەتیب کە مانگەکە کاتە 2 سەعات بیکە بەسی 1 دقیقە لەبەردەم مزگەوتەکە قسەی پێڵێ
لە غیبەت دەرچووە قسەکردنی ئیمڕۆ لە غیبەت دەرچووە جوێنە شکاندنە ناموسە عەرزە تووشی هەموو شتێکە بێ گابرا وازانێ غیبەتە برا غیبەت جیایە غیبەت شتێکە اعتیادی هەرتیایەتی تۆ باسیەکەی ئێمە ئیستا جنێوان لەسەر جادە قسە جەناب فەرمووت سایق جنێوەیە بە کەسوکاری با ئەوە باسی چیەکەی سیباب المسلمی فسوق وقتال و كفر پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام سیبابی مسلم جنێودان بە مسلمانە با بەرەو کوفر بۆیە ئەم مەسئلەیە پێویستی بەوەیە خۆمان لە بیدایەتەوە دەست پێ بکەین کاکە وەختەکە ماوە ئەگەر پیاوێک لە هەفتاکانەوە فاتی کرد بێ لە قیامەتە دەشەقی لێن من ملیۆنە شەقم لێن چونکە هەموو شتێک لە بەردەستما هەیە لە یوتیوب جەناب نەسیحەت مەکەی تەلەڤیزیۆن هەیە مزگەوتی باش هەیە کەسی باش هەیە کەسی شیاوی بەڵام خۆم ئیستیعدادی ئەوەم نییە وەریگرم ئەم پەروەردەیەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە پێناویان نێراوە کە 23 ساڵی خایاندووە خۆ ئەیتوانی قسەکانی خۆی بە یەک ڕۆژ تاوەکە قورئان بە یەک ڕۆژ بێ بە 23 ساڵ تاوی کرد قسەکانی خۆی کەواتە پەروەردە پێویستی بە تەمەنە پەروەردە پێویستی بە عمرە پەروەردە پێویستی بە کاتە پەروەردە پێویستە خۆ تەرخان کەی کاتی تەرخان کەی نەفسیەتی تەرخان کەی هەموو گیانە تەرخان کەی بۆ ئەوەی کەسێکی باش بین ناو کۆمەڵگایە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەمیشە لە هەموو کات و ساتێکە پەروەردە شیعار و شعور و دروشم و هەوێ و هەوێن و هەویری بووە عەلەیهی سەڵاتو وەسەلام لە پێناوی ژیاوە بۆ ئەوەی چونکە بە پەروەردە خەڵکەکە دروستە بێ هەندەسەی عەقلی کەسێک بێ بە مهندسی بیناوشت بە 4 ساڵە بێ ولو زۆر مهمیش نییە دوای خانووکە عیمارەکە ڕوخێ دوای چەند ساڵێک بەڵام هەندەسەی عەقلی پێویستی بە پەروەردەیە ئەو پەروەردەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هێناوێتی تەسەوور کە ڕۆژێک پەرداخێکی بۆیان ماستاوی تایە یان شیری تایە ماستی تایە شیری تایە پێغەمبەری خوا لە ڕاستی و مناڵێک دانیشتووە لە لای چەپی ژیەوە پیاوە بە تەمەنەکان دانیشتون تەوانا بوخاری ئەم حەدیث لای ڕاست مناڵێکە لە ڕیوایەتێکە هاتووە ئەڵێن عەبدوڵای کوڕی عەباس بوو کە ئەیخواتەوە پێغەمبەری خوا لێ ئەمێنێتەوە لای ڕاست ئەولاترە یەمین و پێغەمبەر فەرمێ هەمیشە لای ڕاستە دەست پێ بکەن بە مناڵەکە ئەڵێ ئەوە تۆ ڕازیت پێم بە تەمەنانە مناڵەکەی ژەڵێ وەڵڵاهی ئیساری بەرماوەی تۆ ناکەم بە هیچ کەسێ بێ خۆم بیخۆمەوە ئەوە بەرماوەی تۆیە پێغەمبەری خوا چیەکە لێرە چەند دەرسیە دەرسێکی یا کە مامەڵە لەگەڵ مناڵە ئاوایە مەبادی یەمینە احترامی گەورەکان ليس منا من لم يحترم كبيرنا پێغەمبەر فەرمی عەلەیهی لە ئێمە نییە احترامی گەورە ئەها دوو دەرسیە بە هەردوو لا منە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە گەڕەکانەوە سەلام عەلەیکم سەلام عەلەیکم ئەنەس فەرمێ مناڵم سەلامی لێکە هەر مابوو لە مێشکیا ئەو سەلامە چونکە کەسێکی ئەتیادی نەبووە ئێستا سەیری گەڕەکێ بکە ئەڵێن فڵان کەس ماشەڵڵای لێبێ چەند موهیمە هەموو گەڕەکە شایەتی بووێن چونکە هەموو گەڕەکە وەک ئەو نییە ئەو سیفاتانەی کە لەوە ئەوەشێتۆ گەڕەکە ناتوان وەک ئەو بکەن فڵان کەس وەفاتی بابا حەسەنی بەسری وەفاتی کرد نوێژی عەسر نەکرا لە وەسڕە هەرچی عالەم بوو لەسەر قەبران ئیمامی ئەحمەد کە وەفاتی کرد 6,000 ئافرەت یەکەم کۆبوونەوەی ئافرەت لەسەر قەبری ئیمامی ئەحمەد بوو هەمووی ماڵی بەجێهێشت بوو ئێوا بوو ئیمامی ئەحمەدی نەبینی بوو ئەمە ئەوەیە بەم سیغەتە لە کاتی ئیمامی ئەحمەدا لە کاتی شافعیە مەلایکە نەبووە ئەی بۆ ناویان نییە ئەمانە پاڵەوان بوون خۆیان تەرخان کردووە بۆ خوا ئەبوو حەنیفە 15 جوزی خوێندووە لە نوێژی بەیانیە ڕۆژێک پیاوێک پرسیارێکرد وتی وەڵڵا ڕاستە وتم برا بۆ ڕاست نییە چونکە کات مسەخەر کرابوو بۆ ئەوان منافەسەی کاتیان نەکرد لەگەڵ کاتی ژا منافەسەیان نەکرد جوندی خۆی بە جوندی حەقیقی خوا ئازانی یەک کات و ساتی بە فیڕۆ نایە وەک ئێمە نییە دوو پشتی دانێت و دانیشێ و چاو دژ لەمەوە تک 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 کۆنتڕۆل بەدەستیەوە تەلەڤیزیۆن گۆڕێ هەموو دەقەیە چونکە مستعیدە مەلەکول مەوت بێت ئەم لاولایتیان نییە ئەگەر عیلمە قورآن خوێندنە زیکرکردنە قسەی باشە نەسیحەتە ئامۆژگاریە تەربیەیە پەروەردەیە هەر هەموویە بێ ئەمە مەنزومەیەکی متەکامیلە بۆیە پێغەمبەری خوا وحی ڕەبت کردەوە بەچی کە نێرداوە لە پێناوی ئەخلاقا ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم صالح الأخلاق لە مستەنی ئیمامی ئەحمەد مەکارم الأخلاق من نێراوم بۆ ئەوی ئەخلاقە جوانەکان ئەخلاقی جوان یەکسانە بەچی بە تەربیە ئیعتیمادی ئەخلاق لەسەر چوار لەوانەیە بەرنامەکەش کۆتایی یاد بێ چوار پلە چوار ڕکن یەکەمیان عیفەتە دووهەمیان شەجاعەتە سێهەمیان سەبرە عیفەت شەجاعەت سەبر عەدالەت ئەمە لە هەر چوار ڕکنەکەیە لە پێغەمبەری خوایە فول بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سەبرە سەید الصابرین لە 11 ئاەتە خوا پێڵێ وەصبر وەلڕەبیکە فەصبر وەصبروا عدالت كابرالي نمبيني تو عادل بي الله لسر وجهي أرز هي لمن عادل تربيه رزا قرص
قد کەسێک نییە بەقەدر من عادل بێ چکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەموو کەسێ معجەبی بوو کابرای کافر لە سڵح حودەیبیە کە بینی وتی وەڵڵی زۆر عەجایبە و محەممەدە دەستنوێژ یەگرت هەر هەمویان چاوەڕی قەترەی لە دەستنوێژەکەی بوون بەڵغەمێک شتێک ئەیان قۆستەوە یعنی کەسێکی احتیادی نەبوو عەلەیهی سڵات وسەلام کەسێک بوو ڕاستە نێراوی خۆیە بەڵام صفاتی ناوخۆی خۆی وای لێ کردبوو عەلەیهی سڵات وسەلام ئیستیعدادی ڕۆحی هەبوو کاکە بەو هەموو نبووەت و پاڵەوانێتی وحی و هەموو ڕۆژێ جبریل قسەی لەگەڵاکە قاچی ئاونە ئاوساب و شەوان ئێبوا لە خۆتەکەی ئەوەمە ئەکۆن عەبدان شەکوورا حتى تورمت قدما تورمت يعني أعصابه بويا في غمري إخوة عليه الصلاة والسلام لصبر يكمو لعدالة يكمو لعفة باكي شيء لقى الخيزان يا أروات دو صحابة اليوين على رسليكما بوسطن ما بيتعملهم هو دايك تانا لقى ما ها ضلتاني جنكا في غمري إخوة عليه الصلاة والسلام كويسة إيسا وضعك زور شغل بابزاني كابراب مسيارك وزواجي سري وعرفي ولملا ولولا بەلای زۆر احتیاجە سمعە و تاریخ نییە لای ئەو شخصیت نییە لای ئەو پێغەمبەری خوا لە پێناوی سمعەتیا ژیاوە لە پێناوی تاریخی جوان و صەفحەی بەیضاء و دەستی متەوەضیە ژیاوە عەلەیهی سڵات وسەلام مەبادیئەکان بڕواکان لەسەر و هەموو شتێکەوە بۆ پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام چوارهەم ڕوکن شەجاعەت یەکەم بوو عەلی کوڕی ئەبی طاالب فەرمێت لە هەموو شوێنەکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەگەر لێمان قەومایە كنا نحتمي برسول الله ئەچوینە ژێر عەواکەی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەچوینە پشت پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام چونکە قائد بوو ئەبوو جەهل قەرزیا بوو بە کەسێک قەرزەکەی نەئەدایەوە یەهودیەک بوو وتیان شم بۆ لای کێ قەرزەکەی لێسەم وتیان چۆ لە ئەو پیاوە وڵات وتی ئەوە نیکا لە پێغەمبەر وتیان با محەممەدە چی محەممەد ئەو ئەبوو جەهلە وەڵڵی زۆر عەنتیکەیە قەرز ماوە تێ ناماتەوە هۆتیە سەبا بڕۆین پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بۆ حەق جایەوەی لەوەی جاری وا بۆ ئەبوو جەهل قاچی خسۆ سەر ملی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و لە کاتی عیباداتە بۆ لەگەڵ خۆیان متصلی بووە ئەگای لە قاچی ئەبوو جەهل نەماوە بۆ خۆی تووڕە نەئەبوو پێغەمبەر بۆ خوا تووڕە بوو بۆ حرومات تووڕە بوو ئەڵێ وتی ئەبوو جەهل ئەو قەرزەی بەرەوە ئەبوو جەهل چوو هێنای برادەرەکانی ئەبە الحەکەم خۆتەوە هەموو دەقەیە دەوێت پێغەمبەر محەممەد کوژی کۆرەوتی دوودانە شێر ئاوا لێرە وەسابن واللهی بۆمتیانە ئیقتیحامیانە کردم هەموو کەلە پاچیانە کردم پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام خۆ ئەمانە تۆ بڵێ يعني تازە لەم لەولا بازێ يعني مراهق وشتیوا پێیابن وڵا ئەم حەدیسە و ئەو حەدیسە و خوێندنەوەی تازەی بۆ بکەین و کورە تۆ ئەحکامی تەهارەت تاوا نەکردووە ماڵی نەشێ باسی شتی زەخم مەکە لەسەری گەورەتر بێت زۆر باشە دیارگیان دەستکان خۆش بێ دەرفەتمان نەما سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستکان خۆش بێ سپاس دەستکانە